سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە دادگایی بێریڤان ئەیوب بەڕێوە چوو، بەڵام دوای دوو کاتژمێر دادگاییەکە دواخرا بە بیانووی ئەوەی کەیسی دیکە هەبووە و دادوەر سەرقاڵی کەیسی دیکە بووە. هەروەک پارێزەران دەڵێن تۆمەتی سەرەکی کە دراوەتە پاڵ بێریڤان بانگەواز بۆ بایکۆتکردنی کاڵای تورکی و زیانگەیاندن بە ئاسایشی نەتەوەیی بووە. کەیسەکە زیاتر لە 100 لاپەڕ پێک هاتووە، بەڵام دادگا تەنها 10 خولەکی داوە بە پارێزەران تاکو بیخوێندنەوە. هەر بەپێی وتەی پارێزەران تەنها یەک شایەت هەبووە، ئەویش وتوویەتی من بێریڤان ئەیوب ناناسم. داخواست مەکرد ئەم بشێن vê keysê bixwînî mixabinî ve ku keysek pitir ji 100 lapera pêk bêtin mavê 10 deqa rêk da me em biçînî evê keysê bixwînîn. Her wisa ya cihê wekû bêjîn xala em serpirawistîn ev çendîn care em hewl deyn û daxwazê ji dadgehê dikeyn ku ya giring e em bir kardera xwe bibînîn. ئەو جارە دواخستنە ئەوراقە زۆر بوو کەیسی تکیان لەبەردەستیدا بوو، داوای تکیان هەبوو بۆیە پێیان نەکرا هەمووی کەیسەکە تەواو بکەم، بەڵام گرنگترین شت لەم کەیس ئەوەیە یەک شاهد لە قەزێکەیە ئەویش دەڵێن بێریڤانی هەر ناناسم. هیچ زەریمەش بە شاهد ئیسپات دەبێت، دەبێت دوو شایەت هەبێت کەسێک بە چاوی خۆی بینی بی و هیچ زەریمەشیش ڕووی نەدایە. یعنی نازانم جەماعەت برادەران پەرلەمانتەران هەموو لە ژوورێ بوون. پەرلەمانتاران و تیمی کوردستانی CPT باز لەوە دەکەن تۆمەتی ناڕەوا دراوەتە پاڵ ئەم ژنە چاڵاکوانە و داوای دەست بەجێ ئازادکردنی دەکەن. لەوانە لەناو گروپچاتەکە وەکو تۆمەتە ینی بۆیان خراوەکە نیەتیان هەبووە کە کردەوەی تێکدەرانە بکەن لە ئەو کۆمپانیایە تورکیانەی کە کاڵا دەفرۆشن لە هەرێم و هەروەها هەندێک بارەگا کرابێتە ئامانج لە گروپچاتەکە وایە تا ئێستا پەڕاوی تر نەخراوەتە ڕۆ چونکە تەجیل کرا. پرۆسەی دادگاییکردنی ئەمڕۆی بێریڤان جێگەی نیگەرانی گەورە بوو بۆ ئێمە کە ئەندامی هێزی ئەمنی هەبوو لە ژوورەوە بە کلاشنکۆفەوە لە ناوهۆڵی دادگایکردندا ئامادە بوو، کامانە پێچەوانەی هەبوونی دادگایەکی سربەخۆ دادگایەکی قانونیانن لە هەرێمی کوردستاندا. مەحمود ناجی و هاوڕێکانی شایانی داوای لێبوردنکردن شایانی ئازادین پێویستە دادگایەکی دادپەروەرانە بۆ ئەوان بەڕێوە بچێ و بێریڤانیش لە پاڵیاندا ئازاد بکرێت. بێریڤان ئەیوب جگەلەوەی ماوەی 17 مانگە لە زینداندایە و دانیشتنەکانی کێسەکەشی بۆ جاری دووەمە دوادەخرێت. هاوکات باری تەندروستی تەواو تێک چووە، بە تایبەت کە نەخۆشی شەکرەی هەیە و مەترسی دەکرێت چاوەکانی لەدەست بدات. بەپێی ئەو زانیاریانەی کا لە بەردەستدایە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 100 ساڵاکوان و ڕۆژنامەنووس دەستگیر کراوە. لەو ڕێژەیەش تەنها 13 کەسیان دادگایی کراون، 6 کەسیشان ئازاد کراون و 5 کەسیشان سزای 6 ساڵ زیندانی کردنیان بەسەردا سەپێنراوە. بەهۆی فشارە نێودەوڵەتیەکانیشەوە سەرۆکی هەرێمی کوردستان بە مەرسومێکی تایبەت لە 160 سزاکەیانی لەسەر سوک کردوون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.